هەر بەشێک لێرە کۆمەڵە چالاکی ئەنجاماوە بۆ ئەو کە بەڕێزانی کە سەردان ئەکەن بۆ ناو خوێندکارەکان خۆشیان مێزەکەی ئێمە دەربارەی بەستانی خوێنە لەگەڵ ڕێژەی هەناسانە پڵتمیتر بەکارئێنین لەگەڵ جیهازی زەختە. هەنە کات هاوڵاتیەکان لاوانەیە مەجای ئەوان نەبێت کە سەردانی شوێنێکی پزیشکی بکەن ئێمە بە دەرفەتمانزانی لەم ڕۆژەیە کە بە شێوەیەکی جوان مێزەکان ئامادە بکەین بۆ کەسەکان بۆی فەحسەکانیان بۆ ئەنجام بدەین. کەسانی کە هاتن سەردانی ئێوەیان کرد فەحسەکانیان نۆرماڵ بوو چۆن بوو؟ زیاتر نۆرماڵ بوون هیچ تەنها کەسێکی بەتەمەن کەمێک زەختی بەرز بوو ئەگینا زیاتر هەمووی نۆرماڵ بووە. پێت وایە هاوڵاتیان بەگشتی پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن؟ بەڵێ زیاتر ئەوانی سەردانیان کردن گەنج بوون و سپاس بۆ خوا ڕێژەکان هەمووی نۆرماڵ بوون و ڕێنماییشمان کردوون کە ئاگاداری تەندروستی خۆیان بن. زیاتر ئەڵین کە لە خواردنە چەور و سوێر و ئەو خواردنی فاست فود دوور بکەونەوە بۆی هەم پەستانی خوێنیان هەم بۆ جەستەشیان زیانیان توش نەبێت.